حەمەگیان هاتوین مەلێ بکەین و جێ خۆش وەرگرین. مەردی خوا بە ئەگەمە لە نازانینجەوەکەمان لێ تێک مێ و خۆشە مەخنکێنە. مەڵێ ئامە قەراخە و هیچ نییە و خۆت بکەیتە ناوێ. هەنێ قەراغەیە هەر ڕۆژی تر پێ و ترازا و 34 مەتر قوڵە. جا هەنێ شوێنی هەیە حەفارە ئیشی تیا کردووە هەر ناگەیتە ژێرەوەی. بڵێ خەڵک فریامەکە لە تاو قاوقیش کە زاگای لە کەس نییە. هەر هەمووی خەریکی مەلەی خۆیەتی. دەفع بیت و بڵێ فڵان کەس لەو ناوەڕاستیە خۆتی هەڵیتە ناوی. کاکە ئەگەر مەلەش نازانی دووبارەیەکەمەوە چوتمان پێیە کورە جلی مەلەمان هێناوە مەردی خوا بە سەری منیش مەکەرە قوڕا و جەوەکەشمان لێ تێکمەیە. باشە برا کاجوواژیان ئەمە بۆ من هێناوە وەرە باوکمە ماڵی کڵۆباڵە بەخوا برا پیا مەلەوان پێویستی بەم شتانە نییە هەندێکی کوردیە لە گۆم هەتا قوڵ بێ بۆ مەلە خۆشە با بڕین کاک. بەرنامەی ئەمڕۆمان لەسەر خنکانە یاخود کەوتنەژێر ئاو. کەوتنەژێر ئاو بریتیە لە نوقمبوونی کەسێک لە نێو ئاوێکدات کە بە تەواوی نوقمی بکات و ڕێڕەوی هەناسەی دابخات. بەداخستانی ڕێڕەوی هەناسەی زیان بە مێشکی کەسەکە ئەگەێنێت کە ئەبێتە هۆی نەچوونی ئۆکسجین بۆ خانەکانی مێشک. نیشانەکانی ئەم حاڵەتە کە بریتیە لە خنکان کاتێک کەسەکە دەردەکەی شین هەڵدەگەڕێت یاخود هەناسەی بۆ ناچێت یاخود پەلەکانی شل بووە یاخود هەندێک جار ئەگەر کاتەکە زۆری بەسەراچوو بێت کەسەکە سک و سنگی ئاوساوە کە دەلالەتە لەسەرەوەی ئاو چووەتە ڕێڕەوی هەناسە و گەدەیەوە. فریاگوزاری سەرەتایی دروست بۆ ئەم حاڵەتە بریتیە لە ڕزگارکردنی قوربانیەکە بە بنەما گشتیەکانی فریاگوزاری سەرەتایی کە پێک هاتبوو لە DRSABC کە لە بەرنامەی پێشووترە بە جوانی ڕوونمان کردەوە. گرنگترین شت بریتیە لە هەڵسەنگاندنی ئاستی مەترسی لەسەر کەسێک کە کەوتۆتە نێو ئاوەکەوە و لەسەر کەسێک کە دەیەوێت قوربانیەکە ڕزگار بکات. بیرمان نەچێت ئێمە ساڵانە دەبیستین کە کەسێک کەوتۆتە نێو ئاوێکەوە و نەفەرێکی کە هەوڵی ڕزگارکردنیەوە و ئەویش بووەتە قوربانی دووەم کەواتە گرنگە ئێمە بزانین کاتێک کەسێک کە دەکەوێتە نێو ئاوێکەوە توانای ڕزگارکردنیمان هەیە یاخودنا دی بە واتای دانجەر واتای هەڵسەنگاندنی مەترسیەکە لەسەر خۆت پاشان لەسەر کەسی قوربانی. پاش ئەوەی دڵنیا بوویتەوە کە تۆ ئەتوانی ئەم قوربانیە ڕزگارکەی پێویست بە کۆمەڵە کەلوپەلێکە بێت وەکو چووپێک وەکو هێلەکێکی مەلەوانی یاخود بە حەبلێک یاخود بەدارێک کە ژێر ئاو ناکەوێت هەڵی دەی بۆ قوربانەکە و خۆی پێوە بگرێت تاوەکو دەگەیتە لای و ڕزگاری دەکەیت. دوو ئەگەرمانەیە یاخود ئەوە تا کەسەکە لە نێو ئاودا و هەوڵی ڕزگارکردنی خۆیەدا و هۆشی هەیە لەم کاتەدا ئامۆژگاری کەسەکەکەی کە دەمی بەرەوسەرەوە بێت و هەوڵ نەیاخ پەلە قاژەی خۆ ڕزگارکردن بکات. تۆ ئەتەوێ یارمەتی دەی بە جلوبەرگێکی مەلەوە یاخود بە چووپێکەوە بەرەو پیری کەسەکە ڕۆی یاخود حەبلێکی بۆ هەڵەیە تاکو دەستی پێوە بگرێ و ڕزگاریکەی. ئەگەری دووەم ئەوەیە کە کەسەکە لە نێو ئاودا خنکاوە و تۆ دەگەیتە سەری یاخود بێهۆش بووە لە چەند دقەیەکدا ئێمە ئەزانین مێشک لە ماوەی 3 دقەدا ئەگەر ئۆکسجین نەگا پێی کەسەکە تووشی لە هۆشخۆچوو نەبێت. کاتێ دەگەیتە قوربانەکە پێویستە کات شتێکت لەبەرا بێت جلێکت لەبەرا بێ خۆت تاوەکو ژێر ئاوەکە نەکەوی یاخود دارێکت پێوە بێ یاخود حەبلێکت پێوە بێت. پاشان کە دەگەیتە قوربانەکە سەری قوربانەکە بەرەوسەرەوە دەوەستێنی تاوەکو ئاوی زیاتر نەچێتە ڕێڕەوی هەناسەیەوە. بەم شێوازە لە پشتەوە چەناگەی کەسەکە بەرەوسەرەوە دەگریت و بەم دەسەد مەلە دەکەی بە ئاراستەی دەرەوە. بێگومان پێویستە کات داوای هاوکاری بکەی لەو شوێنە بە پێی ڕێزبەندی DRSABC-ەکە. لە پاش دەرکردنی قوربانیەکە پێویستە کە ڕاستەخۆ قوربانیەکە بخەیتە سەر باری شیفا ئەویش دووبارە باسمان کردووە کەوا چۆن دەکرێت. لە پاش خستنە سەر باری شیفا یاخود باری چاکبوونەوەی کەسەکە نەخۆشەکە
هەڵدەسی باڵسەنگاندنی ڕێڕەوی هەناسەی کەسەکە یاخود ئەو کەسی کەوا ژێر ئاو کەوتووە. پاش ئەوەی دڵنیا بوویتەوە کە ڕێڕەوی هەناسەی کراوەیە پێویست ئەکات تۆ هەڵسەنگاندن بۆ لایانی دڵ و هەناسەی بکەیت. ئەگەر لایانی دڵ و هەناسەی نەبوو دەست ئەەکەی بە کردەی بژانەوەی دڵ و سیەکان. پاشان نەفەرەکە دەخەیتەوە سەر باری چاکبوونەوە تاوەکو ئەو زەختی کە دروستی دەکەی هەندێک جار ئاو دەگەڕێتەوە بەشی سەروێ ڕێڕەوی هەناسە بۆ ئەوەی لەگەڵ خستنە سەرباری شیفادا ئەو ئاوا بێتە دەرەوەی ڕێڕەوی هەناسە و نەگەڕێتەوە ناوە. بەم شێوازە بەردەوام ئەبین بیرمان نەچێت کە ڕاستەوخۆ پەیوەندی بە تیمی فریاگوزاری 122 دەکەین تاکو ئەوان دەگەنە لای ئێمە ئەم کردارانە دووبارە دەکەینەوە و کردەی بژانەوەی دڵوسیەکان کە بە CPR ناسراوە بەردەوام ئەبین لەگەڵ پێیانی هەناسەی دەست کرد تاوەکو نەخۆشەکە باری وەعی بۆ ئەگەڕێتەوە هۆشی هێتەوە یاخود ئەوەتانێ تیمی ئەمبولانس دەکات دەجێ و دەست دەکات بە CPR لەگەڵ تۆدا و تۆ کارەکەت کۆتایی پێێت. ئامۆژگاریمان بۆ ئێوەی هاوڵاتی بۆ ئێوەی گەنجەوەیە تکایە لە ئاوێکدا مەلە مەکەن کە قوڵەکەی بەرزترە لە ئاستی باڵات یاخود ئاوێکی بە خوڕە و لە ڕووبار و لە چەمایە یاخود ئاوێکی کوڕ و لیتەیە و کە ئەکرێت بچەقی تیایدا و بخنکەی. لە ماوەی ڕابردووە کۆمەڵێک ڕووداوی ناخۆشمان بیست و بینیمان کە جەرگی زۆر دایک و باوکی سووتان خەندەی لە زۆر ماڵدا بڕی. تکاکەین دووبارە ئەگەر مەلە نازانن لە ئاوی چەم و ڕووبارەکانە مەلە مەکەن تاوەکو خەندە و شادی لەسەر لێوی دایک و باوکتان نەتۆرێ و مانەوەی ئێوە دڵخۆشی ئەوانە. دەوترێت ئاو واتە ژیان یاخود ئاو لەکوێ بێت ئاوەدانی لەوەیە. بەداخەوە هەندێک جار ئەم ئاوا دەبێتە هۆی لە دەستدانی ئازیزانمان. تۆش فریاگوزار بە بۆ ئەوەی بەشدار بی لە ڕزگارکردنی ژیانی کەسانی تر. سمارت وەرچەرخانە